لەگەڵ دکتۆر سەنعان عەبدوڵڵا محەممەد گوتەبێژی دەستەی ژینگەی هەرێمی کوردستان گفتوگۆی زیاترەکەین کە میوانی کوردستان 24 و ئامادەیە لە ستودیۆی کوردستان 24. سپاس دەکەین. سپاس بۆ ئامادەبوونە دکتۆر. جارە ئەم ڕۆژە پیرۆز بێت لە هەموو خەڵکی کوردستان، لە ئێوە زیاتر بە تایبەت لەبەرەوەی کە دایمە هەوڵی ئەوادەن کە ڕێنمایی و هەروەها هەوڵی تەواو ئەدەن بۆی کە ژینگەی هەرێمی کوردستان ژینگەیەکی ستانداردی جیهانی بێت. بارزانی هەرێمی کوردستان چۆن توانیوەتی ڕوبەڕووی کاریگەریەکانی گۆڕانکاری کەش و هەوا بێت ئەو متەکە مەترسیداری کە ڕووی لە هەموو جیهان کرد. بێگومان ئێمە لە دەستی پارۆستی چاکردی ژینگە سوپاسی ئێوە تایبەتی ڕاگەیاندکارەکان لایەنەکانی حکوومەت دامودەزراوەکانی حکوومەت دەکەین کە هاوکاری ئێمەە هەموو لا یادە ژینگەیەکان و لە هەر بابەتێک کە بۆ پاراستنی ژینگەی هەرێمی کوردستان. بابەتی گۆڕانکاریەکانی کەشوە یەک لەو بابەتانەیە کە بابەتێکی جیهانیە کاریگەری لەسەر ناوچەکە هەبووە بە تایبەتی عێراق بەگشتی و هەرێمی کوردستانیش ئێمە وەکو خۆمان ئەوەندە کاریگەریمانی لەسەر گۆڕانکاریەکانی کەشەوەی کە لە دەرەوە بۆمان هاتووە. بەڵام وەکو دەستی پاراستن چاکردنی ژینگە گرنگترین شت کە ئێمە وەکو پێگەی هەرێمی کوردستان بەهێزتر بکرێت لەناو بابەتە گۆڕانکاریەکانی کەشەوە و ڕێککەوتنامە نێودەوڵەتەکان ئێمە بەڵگەنامەمان هەیە، بەڵگەنامەی خۆگونجاندی ناوخۆی و کەمکردنەوەی ناوخۆی. ئەم بەڵگەنامانە هەم بەڵگەنامی خۆگونجاندنە کە باز لەو سێکتەران دەکات چۆن بتوانین خۆمان بگونجێنین لەگەڵ گۆڕانکاریەکانی کەشوەکو سێکتەری ئاو و خۆراک و هەمە جۆری زیندەوەران هەر بابەتی هوشیاریشە. لە هەمان کاتیشدا بەڵگەنامە کەمکردنەوە ناوخۆیە. ئەم بەڵگەنامە باز لەو سێکتەران دەکات کە سەرچاوی پیسکردنی ژینگەنە لە هەرێمی کوردستان، وەکو ئەو وەزارەتانەی وەکو گواستنەوە گەیاندنە کشت و کاڵا وەزارەتەکانی دی سامانە سروشتەکانیان وەزارەتەکەانی دیکەیە چۆن بتوانین ئەمە دوو بەڵگەنامەیە لە ڕێگەی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان کە پەسەند کراوە لە پێگەنەوەی دەوڵەتەکان باس کراوە کەمە هاوشێوەی وڵاتەکانی دیکە بتوانین ڕوبەڕووی گۆڕانکاریەکانی کۆشەوا بین کەمەش بەڕاستی وا دەکاتن وەکو نەخشە ڕێگایەکە یان سیاسەتێکی گشتیرە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بتوانین ڕوبەڕووی گۆڕانکاریەکانی کەشەوا بینەوە. باش دکتۆر، ئێستا ئاماژەمان بۆ کرد کە حکوومەتی هەرێمی کوردستان باست کرد کە هەوڵی ئەوادات بەپێی ئەو پێوەرە جیهانیانە بێت. لە بواری ژینگەیە چۆن هەوڵی داوە بەپێی پێوەرە ستانداردەکان یاخود بەپێی ئەو ئامێرانەی کە ئامێری ستانداردی جیهانین لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە هەبێ بۆی کە ژینگەی هەرێمی کوردستان و هەوای هەرێمی کوردستان هەمیشە لە پێوانەی ستانداردەکان بێت. کە باسی ژینگە دەکەین ئەمە باسی ڕێگەزەکانی ئاو خاک و هاو هەمە جۆری زیندەوەران دەکەین. گرنگترین شتیان هەوایە. بەڕاستی چکە ئێمە ڕۆژانە هەموو کاتێک پێویستمان بۆ هەوا پاکەیە. بۆم مەبەستە چەند پرۆژەیەکی گرنگ کراوە بەڕاستی بۆ پاراستنی یان باشترکردنی کواڵەتی هەوای شارەکان لە هەرێمی کوردستان. یەک لەوانە پرۆژی ڕووناکی بوو بەڕاستی کە بۆ هۆی کوژانەوەی مۆلیدەکان کەوانە یەک لە سەرچاوەکانی پیسکەری ژینگە بوون. داخستنی پاڵاوگەکان پاڵاوگە نایاساییەکان کەمانش بە هەمان شێوە یەکێک لە هۆکارەکان بۆ پیسکردنی ژینگەی هەرێمی کوردستان. ڕێخستنەوەی کەرتی تایبەت و کارگەکان و کارخانەکان بە پێوەرە ژینگەیەکان بە پێی پێداویستە بژینگەیەکان، چونکە ئەمە لە فەرمانکانی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان لێژنەی بەدووادا چونمان هەیە لەگەڵ بە هەمانجی لەگەڵ لایەنەکانی دیکە سەردانی ئەو شوێنان دەکەن کە پێشێلکاری ژینگەن یان سەردانی ئەو شوێنان دەکەن بۆی بزان لەگەڵ پێوەرە ژینگەیەکان خۆیان گونجاندووە یاننا. ئەمەش بەڕاستی هۆکارێکی گرنگ بوو تا حدێک بتوانین بڵێن ژینگەی هەرێمی کوردستان بەرەو باشتر دەڕوە بە ئاراستێکی باشتر پێشتر بۆ نمونە شاری هەولێر ناو لیستی ئەو شارانە بوو کە پیسکەری ژینگە بوون، بەڵام ئێستا ناو لیستە هاتوۆتە دەرێ. ئێستا دەتوانین بڵێن ڕۆژ بە ڕۆژ باشتر دەبێتن. بەڵێ ئەمەش کاریگەرێکی پۆزتیفی هەیە لەسەر هەم تەندروستی گشتی لەسەر ژیانی هاوڵاتی. دکتۆر، ڕێژەی سەوزایی چەندە لە هەرێمی کوردستان و کام شارە ئەتوانین بە شاری سەوز ناوی ببین لە هەرێمی کوردستان؟ بە ڕێژەی سەوزایی ئەمە وەکو دەستەی ژینگە پێوەری ئێمە بەڕاستی دار چەند دار هەبێ ئەوەندە لەوەم ئێمە باشە. لەوانەیە هەن لە هەندێک لایەنی دیکە چیمەنیش وەکو ڕێژەی سەوزایی حساب دەکەن یان لەگەڵ وەزارەت دیکە لە دەرەوەی سنووری شارەوانەکان بابەتێشتر، بەڵام وەکو دەستەی ژینگەمە دار وەکو ڕێژەی سەوزایی حساب دەکەین یان هەژمار دەکەین. ئەوەی ئێستا هەیە لە بەردەستە بەپێی ئەداتای لەگەڵ وەزارەتەکانی دیکەش باسکراوە نزیکەی 120، بەڵام بە ئەنجامدانی ئەم پرۆژانێ وەکو دروستکردنی پارک و باخچەی نوێ و زیاتردا نەمامچاندن و پارێزگاریکردن لە ناوچە سروشتیەکان و ناوچە پارێزراوەکان بێگومان پشتێنی سەوزی هەولێریش وا دەکاتن ڕێژەی سەوزایی زیاتر دەبێتن لە نزیک دەبێتەوە لە ئاستۆ کام شارمانداری زۆر و سەوزە. ئەو شارانەیە کەمە باسی لێوە دەکەن ئەو شارن کە نزیکن لە ناوچە شاخاویەکان سەوزایان زیاترە. بەڵام وەکو با بڵێن بە شێوەیەکی گشتی باسی لێ بکەن
شارەکانی وەکو دووهۆک و سلێمانی ڕێژەب سەوزاییان باشترە بەڵام هەولێریش ئێستا ناوە بۆ هەوەی شارەکانی دیکەش وەکو ئەو دوو پارێزگایی دیکە بن ڕێژەی سەوزاییان زیاد بکات. باسی پشتێنەی سەوزاییت کرد. ڕێژەی ئەو سەوزایی کە پشتێنەی سەوزایی زیادیەکە بۆ هەولێر تا چەند کاریگەریە بێت لەسەر ئەوەی کە ژینگەی هەولێر سەوزتر بێت هەواکەی پاکتر بێت و چەند کاریگەری هەیە ئەم پرۆژەیە لەسەر ئەو هەوا. طبعاً ئەوە پرۆژێکی استراتیژیە بۆ شاری هەولێر چکە بۆ حکومی ئەوەی شاری هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە ئەم هەبوونی ئەم پشتێنە سەوزایی هاوشانی وڵاتەکانی دیکە کە لە زۆر وڵاتان نەبووە ئەو پشتێنە سەوزایی وا دەکاتن هەم لە ڕووی کوالیتی هەواوە کوالیتی هەوای شاری هەولێر باشتر بێتن یعنی بگاتە ئاسێکی زۆر ستاندەری جیهانی هەم لە ڕووی ئەوەوە چۆن ئەو گازی دۆمۆکسیدی کاربۆنەوە کە دەبێتە هۆی بەرزبوونی پلەی گەرما و کاریگەری لەسەر گۆڕانکاریەکانی کەشی و هەوا بە بیابان بوون هەیە پلەی ئەو ڕێژەی ئەم گازە دابەزێتن پلەی گەرمی شارەکە نزمتر ببێتەوە لە هەمان کاتش دەبتە ناوەندێکی ئابووری کۆمەڵایەتی بۆ گەشتیاران و بۆ هەمە زۆری زیندەوەرانی. زۆر باشە با بینە سەر ئەو کێشەی کە کێشەیە کە هەمیشە باسی لێوەکرێت لە هەرێمی کوردستان ئەویش کێشەی لە ناوبردننی زەبڵ و خاشاکە و بۆچی تاوەکو ئێستا کارگەکانی با من ئەم وشەیە لێرە بڵێم ئێوەکو دەستەی ژینگە ئەگەرم پێشنیازە قوبوڵ بکەن بەکاری بهێنن چکە وشەیەکی کوردیە لە بری بڵێن ڕیسایکلین با بڵێن مروەژی واتە مرد و دوایە ژیایەوە وشێکی کوردی جوانە ئەو کارگانەی کە کارگەی مروەژین چی بکەین کە وەکو پێویست بن چکە و کارگانەمان بەکو پێویست نیە ئەبێت چه هەنگاوێک بنرێت هەنگاوەکان چین کە بیرتان لێ کردوتەوە یەک لەو دیدگانەی کە دەستەی ژینگە هەیەی کە لە پلانیشیدا هەیە بەڕاستی سیستەمی ئیدارەدانی پاشماوەکانە ئەوە بە هەمانجی لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان دەکرێتن چونکە ئەمە تا ئێستا کە بەڕاستی ئەو پاشماوە بوویتە تێچوەک لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان لە هەر تەنی نزیکەی 50,000 دینار تێچوە لەسەر حکوومەتی هەرێمی ئەوجا 8,000 تەن یان 7,000 تەن ڕۆژانە جاران 50,000 و مانگانە و ساڵانە بزانە چەند تێچوێکی زۆرە چۆن بتوانین ئەمە ئەو تێچووە کەم بکرێتەوە چۆن بتوانین ئەمە وە بەرهێنان بکەین لەو سیستەمی ئیدارەدانی پاشماوەکان لە ڕێگای ئەوەوە لە ڕێگای ماوەژین وەکی جەناب گوتنی هێنانی کارگەیەکی ماوەژینی گەورە بۆ دووبارە بەکارهێنانەی ئەو پاشماوانە وزە بەرهەم بێنرێن لەو پاشماوانە کەوا دەکات دەبێت هۆی دروستکردنی ئابوووریەکی بازنەیی بۆ هەرێمی کوردستان ئەمە تێچووەکەمان کەم دەبێت و لە هەمان کاتیشدا داهاتێکی دەبێت بۆ هەرێمی کوردستان وە لە هەمان کەش خۆمان ڕزگار دەکەین لەو پاشماوانە کە زیانێکی زۆر بە خاکەکە دەگەێنیتن زیان بە کواڵەتی هەوا و بە هەمە زۆری زیندەوەران و سەرچاوەکانی ئاویش دەگەێنێت کاتە کارگەکانی مروەژی ئەبێتە سەرچاوی داهاتی دیکە و بەکارهێنانی بابزانین کەواتە پەرەپێدانی ئابووری لەم ڕێگەیانەوە و بەرهێنان و پاراستنی ژینگە هەموو ئەمانە حکوومەتی هەرێمی کوردستان چۆن توانێتی هاوسەنگی لە بینی هەمویان ڕاگرێت ئەیک لەو شتانی کە زۆر گرنگە ئەمە گرنگی پێوەدەن گەشەی بەردەوامە ئەو گەشە بەردەوامە لە حکوومەتی هەرێمی کوردستان هاتووە لە هەموو سێکتەرەکان بەڵاستی پێویستی بە بابەتی هوشیاری تاکە پێویستی بە بابەتی هوشیاری یاسایی و ڕێنمایەکان هەیە لە هەمان کاتیشدا پێویستی بۆ هەیە چۆن توانین هاوسەنجێک دروست بکەین لەسەر حیسابی ژینگە نەبێتن ڕاستە ئێمە باسی نەخشە شازی شارەکان دەکەین شارەکان فراوان بوونە بەڵام لە هەمان کاتیدا چۆن بتوانێت پارێزگاری لەو ناوچە سروشتە و لەو ناوچە باڵێن دار و لەو دارستانانە بکەین کە خزمەت بە هەرێمی کوردستان دەگەن دەبێتە هاوسەنجیەک بۆ گەشەی بەردەوام ئەوش پێویستی بەو ڕێکارانە هەیە کە ماوەک لە ڕێگای وەزارەتی ناوخۆ گەشتاندنی بۆ کرایە دوا بە دوای پامەکەی سەرۆکی حکوومەت کە لە منهازی سەرۆکی بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستانی شایەتەیە ژینگەی کوردستان سامانێکی نیشتیمانە پێویستە پارێزگاری لێ بکەین بۆیە باغدان بە سروشت و ناوچەکانی کوردستان گرنگی خۆیدا هەیە هەم لە ڕووی حکوومەتەوە هەم لاستی حکوومەت و هەم لە لاستی هاوڵاتی و هەم لە ئاستی دامەزراوەکان بەڵێ دکتۆر سەنعان عەبدوڵڵا محەممەد گوتەبێژی دەستەی ژینگەی هەرێمی کوردستان بۆ هیوایەکە ئێمەی ڕاگەاندن کار و کەناڵەکانی ڕاگەاندن دەست خینە ناو دەستی ئێوە وەکو کار بەدەستان و بەرپرسانی بوارەکانی ژینگە و پسپۆڕانی بواری ژینگە بۆی کە کوردستانێکی سەوز و ئاوەدانمان هەبێت سپاس بۆ دەرفتە